ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی Learn&Explore زنجیرەی یەکەم لە ئەپیسۆدی 2 لە چیرۆکی Treasure Island. ئێستاش دەست پێ دەکەین. Episode 2 Everything Changes at the Inn. زنجیرەی دووەم هەموو شتێک دەگۆڕێت لە میوانخانەکە. The Sea Chest. سندوقە دەریاییەکە. I told my mother everything. هەموو شتێکم بە دایکم گوت. We were very frightened and did not know what to do. ئێمە زۆر ترسابووین و نەمان دەزانی کە چی بکەین. If I went to see Dr. Livesey as the captain had told me to do, ئەگەر من بڕۆشتمایە بۆی دکتۆر لێڤسی ببینم هەروەکەوەی کە کاپتنەکە پێیوتە بووم، I would have to leave my mother alone. پێویست بوو کە دایکم بە تەنیا جێبهێڵم. And her safety was my priority. و سەلامەتی ئێویش شتێکی گرنگ بوو لەلام، یعنی گرنگترین شت بوو لەلام. On the other hand, لەلایەکی دیکەشەوە it also seemed too dangerous for us to stay at the inn. بۆ ئێمەوا دەردەکەوت کە زۆر مەترسیدار بێت کە لە میوانخانەکە بمێنینەوە. At last, we decided what we ought to do. لە کۆتاییدا بڕیاری ئەوەماندا کە پێویست بوو بیکەین. First, یەکەم we needed to go to the nearest village to get help. پێویست بوو بڕۆین بۆ نزیکترین لادێ بۆ ئەوەی یارمەتی بەدەستبێنین یاخود یارمەتیمان بن. Then we would come back to open the chest and take the money the captain owed us before anyone else came for it. و دواتر ئێمە دەهاتینەوە بۆ میوانخانەکە بۆ ئەوەی سندوقە دەریایەکە بکەینەوە و ئەو پارەیە هەڵبگرین کە کاپتنەکە قەرزاری ئێمە بۆ پێش ئەوەی هەر کەسێکی دیکە بێت بووی. But we got to the village. No one wanted to return with us to the Admiral Benbow. بەڵام کاتێک کە ئێمە ڕۆشتین بۆ لادێکە هیچ کەس نەیدەویست لەگەڵمان بگەڕێتەوە بۆ ئادمیرال بێنبۆ. Some of the men had heard of the terrible Captain Flint. هەندێک لە پیاوەکان بیستبوویان لەبارەی تۆقێنەر یاخود کاپتنی تۆقێنەر کە نای فلنت بوو. And others had seen strange men on the road that day. و ئەوانی دیکەش پیاوی سەیریان بینی بوو یاخود کۆمەڵە پیاوێکی سەیریان بینی بوو لە هەمان ئەو ڕۆژەیە لەسەر ڕێگاکەم. As well as a ship in a nearby bay. هەروەها کەشتیەکیش لە بەندەرێکی نزیک ئەوێ. They were all too frightened to leave their houses. ئەوان هەمویان زۆر ترسابوون بۆ ئەوەی ماڵەکانیان بەجێ بهێڵن. We decided to go back to the inn alone to carry out our plan. ئێمە بڕیانماندا بگەڕێنەوە بۆ میوانخانەکە بۆ ئەوەی ئەو پلانی کە هەمان بوو جێبەجێ بکەین. One man gave me a gun in case we were attacked. پیاوێک دەمانچەیەکی دا پێم لە حاڵەتێکە ئەگەر هێرشمان بکرێتە سەر، یعنی دەمانچەکە وەک پارێزەرێک بەکاربهێنە. And a boy said he would ride to the doctor's house to get help. و کوڕێکی شووتی بە سواری دەڕات بۆ ماڵی دکتۆرەکە بۆ ئەوەی یارمەتی بەدەست بهێنێت. When we arrived back at the inn, کاتێک کە ئێمە گەشتینەوە میوانخانەکە، nothing had changed. هیچ شتێک نەگۆڕابوو. We locked the door, دەرگاکەمان قوفڵ کرد، lit a candle, و مۆمێکمان داگرساند، and holding each other's hand, و دەستی یەکترمان گرت. we walked into the room where the captain lay. ڕۆشتینە ئەو ژوورەی کە کاپتنەکە لێ ڕاکشابوو. I went down on my knees. کەوتمە سەر چۆکم یاخود لەسەر چۆکەکانم دانیشتم. On the floor near the dead man's head was a small, round, black piece of paper, the black spot. لەسەر زەویەکە لە نزیک دەستی پیاوە مردووەکە پارچەوەرەقەیەکی بچووکی خڕ هەبوو کە ڕەنگی ڕەش بوو کە ئەو شتەشتی بوو بلاک سپۆت یا خاڵە ڕەشەکە بوو. I picked it up. هەڵم گرت. Written on one side were the words. لەسەر لایەکی نووسرا بوو یاخود ئەم موشانە لەسەر لایەکی نووسرا بوو. You have till 10 tonight. تۆ ئەم شەو هەتاوەکو کاتژمێر 10 هەیە کە ئەمە وەک ئاگادارکردنەوەیەک بۆ کاپتنەکە کە هەتاوەکو کاتژمێر 10 شەوی لەبەردەستدایە. Luckily for us, it was still only 6 o'clock. ئێمە بەبەخت بووین لەبەرەوەی هێشتا کاتژمێر 6 ئێوارە بوو. I anxiously looked in his pockets for the key to the chest. من بە قەلەقی یاخود بە شپرزەیەوە سەیری گیرفانەکانیم کرد بۆ ئەوەی کلیلی سندوقەکە بدۆزمەوە. But I found nothing. بەڵام من هیچم نەدۆزیەوە. Then finally, I saw it on a piece of string around his neck. دواتر من کلیلەکەم بینی کە ئەو ئێتەمە بەستی لە کلیلەکەیە بە پارچەیەک ملوانکەوە بوو لە ملیا بوو، واتە ملوانکەیەکی لە ملا بوو، کلیلەکەش بە ملوانکەکەیەوە بوو.
I cut the string and we went quickly upstairs to find the chest. من ملوانکەکەم قرتاند و بە خێرایی ڕۆشتینە سەرەوە بۆ ئەوەی سندوقەکە بدۆزینەوە. It was old and well used like any other sailor's chest, and it had letter B burnt on it. سندوقەکە کۆن بوو و زۆر بەکارهێنرا بوو. well used واتە زۆر بەکارهێنرا بوو وەکو سندوقی هەر دەریاوانێکی دیکە و PTB لەسەری بە سووتاندن لەسەری هەڵکەنرا بوو. Give me the key, said my mother. کلیلەکەم بەرێ، دایکم وتی. And although the lock was difficult to open, she turned it and opened the lid in a moment. هەرچەندە کردنەوەی قوفڵەکە قورس بوو، بەڵام ئەو سوڕاندی و سەرقاپەکەی هەڵایەوە وستی لە سنووقەکەیە کە کردوێتەوە لە ساتێکی کەمە. At the top there was a carefully folded suit. لە بەشی سەرەوە قاتێکی بەوریایی قەتکراوی تێدا بوو کە مەبەست لە قات مەوەستی لە چاکەت و بانتۆڵ و جلی دەرەوە ئەو شتانێ. Under that, لەژێر ئەوە there were too many things to count. شتانێکی زۆر هەبوون بۆی بیانژمێرین. Some pistols, هەندێک دەمانچە و a large piece of silver, پارچەیەکی گەورە لە زیو، an old Spanish watch, and many more small objects. وەک کاتژمێرێکی کۆنی ئیسپانی و چەندین شتی دیکەی بچووک. At the very bottom of the chest lay a pack covered in cloth. و لە خواری خوارەوەی سندوقەکە پاکەتێک دانرا بوو کە بە پەڕۆدا پۆشرا بوو. And a heavy bag that held gold coins. و جانتایەکی قورس کە پارەی ئاڵتوونی هەڵگرتە بوو. Let's take what he owed us, said my mother. با ئەوە بەرین کە ئەو قەرزارمان بووە، دایکم وایوت. And not a penny more. و تەنانەت پێنیەکی زیاتریش نا. کە لێرەدا مەبەستی لەوەیە کە تەنها ئەوەنە بەرن کە پیاوەکە قەرزانیان بۆ هیچی زیاتر نەبن. And she began to count out the coins. و ئەو دەستی کرد بە ژماردنی کۆینەکان یاخۆ دراوەکان. It was a long, difficult job. ئەوە کارێکی دوور و درێژ و گران بوو. Because the coins were all of different countries and sizes. لەبەرەوەی کۆینەکان یاخۆ دراوەکان هەمویان لە وڵاتی جۆراوجۆر و قەباری جۆراوجۆر بوون. When we had counted out about half of our money, کاتێک ئێمە نزیکەی نیوەی پارەکەی خۆمان ژمارد، I suddenly heard the tap-tapping of the blind man's stick on the road. من لەپەر گوێم لە تەقەتەقی گۆچانی پیاوە نابیناکە بوو لەسەر ڕێگاکە. We sat holding our breath. ئێمە دانیشتین و هەناسی خۆمان کرد وەکەوەی هەناسە نەیت و بێدەنگ بیت لەبەرەوەی گوێ لە هەموو دەنگێکی دەوروبەرت بێت. Then the stick banged on the indoor. و دواتر گۆچانەکەی دەستی یای لە دەرگای میوانخانەکە. And we heard the handle being turned. و گوێمان لە دەستکی دەرگاکە بوو کە سوڕێنرا. And then silence. و دواتر بێدەنگی. At last, لە کۆتاییدا the tapping started again. تەقەکە دەستی پێکردەوە. But this time, it became quieter and quieter as the man walked away. بەڵام ئەم جارە تەقەتەقەکە بێدەنگتر و بێدەنگتر بوو کاتێک کە پیاوەکە دوورکەوتەوە. Not long after that, زۆر دوای ئەوە نەبوو، we heard a whistle blow far up on the hill. گوێمان لە فیکەیەک بوو کە فووی پیاکرا لە سەرگردەکەەوە. That was enough for us. ئەوە بەس بوو بۆ ئێمە. I haven't counted enough to pay his bill. من بەشی پێویستم نەبژاردووە کە بەشی قەرزەکەی بێت، یعنی بەشی ئەوەی کە قەرزاری بوون هێشتا کۆی نەکردوێتەوە. But I'll take what I have. بەڵام ئەوە دەبین کە هەڵم کە پێمە. She said, jumping to her feet. ئەمەی وت و هەستا سەر پێیەکانی. And I'll take this instead of the rest of the money. و منیش ئەمە دەبم لە بری پاشماوەی پارەکە. I said, picking up the packet covered in cloth. ئەمە وت بە هەڵگرتنی ئەو پاکەتەی کە بە پەڕۆدا پۆشرا بوو. We went as quickly as we could down the dark stairs and out onto the road. ئێمە بە هەرچەند بە خێرایی بتوانین ڕۆشتی نەخوارەوە لەسەر قادرمە تاریکەکان و بۆ سەر ڕێگاکە. We were on our way back to the village when we heard the sound of someone running. ئێمە لە ڕێگام بووین کە بگەڕێنەوە بۆ لادێکە کاتێک ئێمە گوێمان لە سەوتی یەکێک بوو کە ڕای دەکرد. First in the distance and then getting nearer. سەرەتا لە دووریەکە و دواتر نزیکتر بوو.
You must take the money and run on. پێویستە تۆ پارەکە بەریت و بەردەوام بیت. I feel I'm going to faint. من وا هەستەکەم کە دەبورێمەوە. My mother said. دایکم وتی. And then she fell on my shoulder. دواتر کەوت بەسەر شانمدا. Luckily, بەبەختانە یاخود ئێمە بەبەخت بووین. we were near a little bridge. ئێمە نزیکی پردێکی بچووک بووین. And with some difficulty, و بە قورسیەکەوە I managed to pull her under it. توانیم کە دایکم بەرمەژێری یعنی وەسی لەوەیە دایکی بردۆتە ژێر پردەکە. بەم شێوازەش کۆتاییمان بە ڤیدیۆ ئەمڕۆمان هێنا. هیوامان کاتێکی خۆشە بۆ گشت لایەکتان. خواتان لەگەڵ.